ئەم گۆرانی داواکاری برازیز و خۆشەویست داگ ئەحمەدی ڕۆنگۆڕ داواکاری وەزیزەیە وعدی داوە 2 جار 3 جار 4 جار ڕۆنی سیارەکانمان گۆڕن چاوت خۆش 4 ساعت يعني 4 كرات سلاوی لێبێت ئەو گۆرانی پێشکەشە بە وازیزە داواکاری و خۆشەویستە پێشکەشە بە کاکە دیاری چاوی دیاری علی سلێمانی بۆ کاکە حەمەی علی سلێمانی بۆ خانوادەی عەلی خۆشەویست دستم بدوعای خدای گورم آگای دایم دستم بدوعای خدای گورم آگای آزاری دوری کشتیمی واقعش عمره بسته خواه کمیم دوری جوایی بیتو بمرده خواه کمیم دوری جوایی بیتو بمرده خۆزگایان بەو نامایای کە هەر ئێستا گاتەلەمان بەدەستی تۆوە دەکرێتەوە تێر سەیری چاوە دەکات پێم وتووە کە پێت دەڵێنە دڵم زۆر زۆر پێدەکات پێم وتووە کە پێت دەڵێنە
بس قريان مسبوريا بس قريان مسبوريا بس قريان مسبوريا خمرو خساري داب والشوام خندة وخوشي بومن يا بومن يا بومن يا خبروك صار ميدا بوشيوا خندة وخوشي بومن يا زمانك رمتنا عليه دوريا زمانك من دنالي لقى زاي دوريا بقري ويا بقري وتكيتا ويمتار دايم دستم بدوعاك وداي قورك قايلدني دايم دستم بدوعاك وداي قورك قايلدني اسكو شبكاكا احمد الرنقور